بە بەشداری 200 کۆمپانیای ناوخۆیی و خاوەن پیشە و دەستی کاری خۆماڵی دووەمین فستیڤاڵی بازاڕ لە کەلار بەڕێوەچوو کە بڕیارە ماوەی 5 ڕۆژ بەردەوام بێت. معلومە فستیڤاڵی بە بازاڕکردن و پرۆژەی بە بازاڕکردن جوڵەیەکی باشی بازرگانی دەرەخسێنێ، جوڵەیەکی باشی هەلی کار دەرەخسێنێ. وەبوونی ئەم جۆرە کارانە خۆی لە خۆیان ئەهمێتێکی گەورەی هەیە، بە تایبەتی لە گەرمیانە، لەبەر ئەوەی وەک ئاماژەمان بۆ کرد جگە لەوەی هەلی کار دەرەخسێنێ، توانای مرۆیی و شمەکەکان و جۆری کاڵاکان دەخرێتە ڕوو. تێکەڵەی بە بازاڕکردن لە چوارچێوەی فستیڤاڵدا یەکێکە لە تێگەیشتنە سەرەکیەکان لە بازاڕگەری نوێدا. هەروەها شوێنگۆڕینیش بۆ خستنەڕووی کاڵا و شمەک و پێداویستیەکان سەرچاوەی فرۆشی خێران بۆ خاوەنکار و کۆمپانیەکان. ئامانجی ئێمە ئەوەیە هەلێکی کاری باش بۆ هەموو ئەو خاوەنکار و براند و خاوەن ئیشی دەستی و خواردەمەنی کوردەواریانە بڕەخسێنین بۆی بتوانن لە فستیڤاڵەکەدا بەرهەمەکانیان ساغ بکەنەوە. و ئامانجی ئێمە دوم ئامانجی ئێمە ئەوەیە ئەو کچ و کوڕانەی کە دانیشتووی گەرمیانن لێرەدا بتوانن هەلێکی کار بەدەست بخەن، ئەویش بە بەشداریکردن لەگەڵ کۆمپانیەکانە کە ئیشان بۆ بکەن لە کۆشکەکانە. کۆمپانیا و خاوەنکارەکان ئەم ساڵ ژمارەیان زیاترە، بۆیە پێشبینی دەکرێت ڕێژەی فرۆشتن و دەرفەتی کاریش زیاتر بێت و ئەمە جیا لە بەرزبوونەوەی ڕێژەی گەشتیارە. بێگومان گرنگیکی خۆی هەیە کە لە شار و شارۆچکەکانی تری دەرەوەی شارە گەورەکانە بەشداری لەم فستیڤاڵانەیان بکرێت بۆ ئەوەی ئەو خەڵکانش بە ئاسانتر بەرهەمەکان بگا بەدەستیان و زیاتریش بەرهەمەکانی خۆمان بناسێنین بە خەڵکی. بابەتی منافەسێ کە سیرەکە کارگەکەی ئێمەیان کۆمپانیەکەی ئێمە لەو جۆرە باشتر کوالیتی باشتر ئەوش منافەسە پەیاکەوە خەڵک ئاشنای زیاتر بەرهەمەکانە بێ. لە فستیڤاڵی ساڵی پار بڕی پارەی بەدەستهاتووی کۆمپانیەکان لە ماوەی 7 ڕۆژدا بڕی 1 ملیار دینار بووە و 7,000 گەشتیاریش میوانی فستیڤاڵ بوونە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.